هاوینان ڕەوازی زیاترە لە تقریبا 500 تا 1000 قالبیش مەسروفمانە ڕۆژانە دەریدەینێ بەس لە دستاندا کەمە بۆ جەوەکە ساردە ئەو هاوینەکە خەرگ ڕووماتی دەکە زیاتر لەبەر خاوێن نییە هەم لۆ قەسابیە و هەم بۆنە ئاینەکە تازیە و عەفلەیە و خەرگ لەوانە دەبێت جاران لۆماران دەچوو بەس ئێستا لە بۆی کارەبا باشە ئێستا خەرگ لۆماران نابە تەنها لە بۆ بۆنە و ئاینەکانە بەڕاستی بەفرەکە زۆر پێویستە پلەی گەرما زۆرە و کارەباشمان زۆر کەمە ناتوانین ئاوسارکردن هەروەها بەفریش سەلاجەکان دروست نابێ بۆیە هیوادارم ئەو کارگانە لە هەولێر ڕێژەی زیاد بکات لە بۆی ماوەیە کە سەر بەرەو کەمون دەڕوە الساعة 4 حتى 5 استمبر حتى إيفوريات مينم عالم باربتر أبي كنا نوف ملكي خو بفرد بان خداني شركات بان و أبي كنا سر شو لاجي عود بان وزنا سوالا شو لما بقى هو فيني خري أما خود دست بكي هم دستو فيجيني ساعة 4 سبيدي أمي ساشوري چور اسپیده بفرمایید ساشوری عمل چتا ساشولی چنا نوف بیستانا چنا سیاحه همی بخود من بو سر بطلو سر كان نوف اوفيدو هم اوفيدو كو او اويدي خو كان سر تشتا طازين يعني نو يوفاخونه If you was to come over here and see it for yourself, you would feel it in your heart, like all the sadness. But it's like everybody comes together as one, just to feel some type of peace. Like it's hard to explain. Once you're here, you know what I mean. I'm here at the World Trade Center to think of 9/11. I think it's fascinating how they think of all the people that died there and how you can read all the names